پەیوەندی بەوەی هەیە ئەمە ناسنامەی خۆن خەریکە لاواز بکەین و ئەمەش ئەکرێت ئەو ناسنامە جارێکی کەس بگەڕێنەوە. کەلتور وەکو چەمک بەو لایەنە هزری و ڕۆشنبیریانە دەوترێت کە لە فۆلکلۆرەوە سەرچاوە دەگرن و بۆ پاراستنی کەلتوریش ئەمە گرنگە بگەڕێنەوە سەر سامانە فۆلکلۆریەکەی خۆمان لەوەی لەوێن دەرەوە بزانین کە هزر و بیری با و باپیرانمان چۆن بووە و ئێمە چۆن سوودیان لێ وەربگرین و لەگەر سەردەمیشدا بیان گونجێنین چونکە فۆلکلۆر بە درێژایی ئەو مێژوەی لەگەر بیر و باوەڕ گۆڕانیان بەسەردادێ و ئەکرێ ئەمە لێرە وەکو کەلتور لەڕێی ئەو هزر و تێگەیشتنەی ئەو ڕۆ کار لەسەر ئەو بابەتە یا کەرەستە فۆلکلۆریانە بکەین گرنگە وێکام ئەو کەلتورە لەڕێی ئەو تێگەیشتنەی ئەو ڕۆ بگونجێنین و بشی پارێزین چونکە ئەوە ناسنامەی مەیە خەڵکانی دیکە پێشیمە زۆر ئەو هەنگاوانی باشیان نایە بەڵام ئێمەی کوردیش بەڕاستی لەوەی ئەمە ناسنامەی خۆمان پارێزین ئەوە ئەرچی ئێمەیە لە ڕێی فۆلکلۆرەوە کەلتوری خۆمان زیندوو بکەینەوە و پەرەشی پێ بدەین و بشی گونجێنین کە ئەمە باسی پاراستنەکەین دیارە هەیە هەڕەشەک هەیە دیارە شتەی دەرەچەیە کە ئەو هەڕەشە لەسەر ئەو کەلتورەی مەکە ئەوەش ئەوڕۆ زۆر زۆر بەزەقی دیارە بەڕێز ینی هەست دەکەی کە ئەو لەمە ئەمن باسم کرد لە پانێڵەکەی لۆ خۆی بزاوتەچی ئابوووریە لە ڕێی بزاوتی ئابوووریەوە دێ کار لەسەر ڕۆشنبیری خەڵکانی دیکە ئەکە و دەی هەوێت کەلتور و ڕۆشنبیری خۆی بەسە گەلانی دیکەدا بسەپینی و ئەمە لۆ خۆشمان بەداخەوە چ لە نەزانیبی چ لە زاناییبی بووینە بەشێک لەو پاڵپشتەی ئەو ئەولەمەی کە دەمان هەوێ کەلتوری خۆمان لاوازکەن بەسیترین نمونونەکە ئەوڕۆ هەر هەمومان هەستی پێەکەین ئەویش زمانە دەبینی زمانی خەڵکی دیکە زمانی بێگانە زۆر زۆر فەرز کرا لەسەر زمانی خۆمان یعنی بەداخەوە خەڵکانی زۆر تێگەیشتوشی گرتی تو ینی ئێستا ڕەنگە مامۆستای زانکۆ هەبی منداڵی خۆی نردبیتە مەکتەبەچی ئەوەی کە بە ئینگلیزی بخینی ئەوڕۆ هەلی کار بوویتە شتەکی زۆر زێبایەخ لۆ گەنجان جاءت وەگەر زمانەشی دیکە نەزانی بێزگە لە زمانی ئینگلیزی ئەسڵ هەلی کارە لۆتو زۆر زۆر زەحمەتترە ئەمە لێرە چەند خاڵێکن پۆخت کردبەوە لەوەی بتوانین کو سوود لە با کەرەستەی فۆلکلۆرگرنەوەی کەلتورەکەی پارێزین ئەمە وەکو ناوەندنە چی زانکۆ زیاتر خاڵانم تەرکیز کردبوونەوە ئەوەی کامەهانی قوتابیەکان بدەین کەرەستە بپارێزن لە ماڵەکانیان و ئەگە پێیان ناپارێزێ بیبەخشن بەو ناوەندانێکە کەرەستەی کەلتوری کەلەپوری فۆلکلۆری خڕەکەنەوە و بایەخ بدرێ بە کۆکردنەوەی ئەدەبیاتی زارەچی و وەکو ئەمە وەکو بەش ئیشی لەسەر بکەین لێکۆڵینەوەی لەسەر بکەین وەکو زانکۆش چاپیان بکە و ئەمە هەوڵ بدەین فیستیڤاڵی کەلتوری لە قوتابیەکانە ڕێک بێخین و بتوانین بەشداریان پێدا بکەین و فیستیڤاڵانە هەمەڕەنگ بکەین بتوانین لەو تەکنۆلۆژیا سوودوە بگرین کەشتەکانی فۆلکلۆری خۆمان زیندوو بکەینەوە و منداڵەکانی خۆشمان پێپەردۆڵێت. بێگومان کەلتور ژیانی لەگەڵ بوونی لەگەڵ ژیانی نەتەوەکەدایە لە ناوچوونی زەحمەتە بەڵام گۆڕانی بەسەردادێ بە پێی زەمانەکاندا لەبەر ئەوەی ئێستا لە سەردەمی جیهانگەراییدا ئەو هەموو کەلتورانە تێکەڵ دەبن بێگومان کاریگەریان بەسەر یەکدیوە دەبێ بەڵام ئایا تا چەند ئەو میلەتە دەتوانێت ڕەسەنایەتی خۆی بپارێزێ بۆ ئەوەی ئەو کلێنێک نەدا بەدەستەوە کەلتورەکەی لەکەدار بێ یعنی ئەو کەلتورە ببێتە مای ئەوەی تۆ نەتوانی لە کۆمەڵگەکان دەشانازی پێوە بکەیت ئێمە هەمومان شانازی بە کەلتوری خۆمانەوە دەکەین بەڵام ئایا چۆن بتوانین وای لێ بکەین پارێزگاری لێ بکەین ئەو لێشاوی ڕاگەیاندنی کەوا ئێستا لە ئارادایە بەڕاستی کاریگەریەکی ڕاستەوە خۆ ینی نەرێنیانەی هەیە بەسەر میلەتی ئێمە ئەو گەنجانە ئەو منداڵانە کاتێکە تەماشە دەکەن لە ماڵەوە تەماشەی زنجیرەیەکی بیانی دەکەن و ئەزانە ژیان وایە چونکە ئەم ژیانەی نێو ئەو میدیای یەکسەر دێت لە زەینیویدا کاریگەری لەسەر زەینیوی دروست دەکات و وا دەکات و ئەزانێ ژیان بەو سروشتەی دەڕواکە دەبینێ یعنی دەبینی لە نێو کۆمەلگایەکدا کۆمەلگایەکی بڵێم ئیسپانی تورکی هەر کردەوەیەک ڕوودەدا ئەو وا ئەزانێ شتێکە کە دەبێت ژیان وابێ پێی وایە و شانازی پێوە زۆر جاریش لەبەر ئەوەی گەنجە حەزی بە لاساییکردنەوە هەیە حەز دەکات لاسایی ئەوە بکاتەوە جا بەڵام لێرەدا چێ دەوری خۆی دەبینێ ئایا یەکەم
بەڕاستی ئەوانەی کەوا سەرپەرشتی ئەو دەستگا ڕازگەیانە دەکەن بەرپرسن بەرامبەر بەو کۆمەلگایە دەبێ ئەوانە بتوانن فلتەرێک دانێن چ بۆ کۆمەلگای کوردەواری دەستدەدا و چی دەست نادا چ زەریری پێدەگەێنێ کارێکی باش یان کاریگەری چاک لەسەر کلتور و لەسەر ناسنامەکەمان بکات و پەلی پێشینان یەک خەسڵەتی زۆر گرنگی هەیە کەوای کردووە بەهۆی ئەوەی کەوا ڕستەیەکی کورت و پڕواتا و پڕەوان بێژین